وای که من سلیمانیه من قبول کرد که به من لبی اندو نمایشگاه دارینم چون کردن و پرتری جا کردن از سلیمانیه اربیر کرکوک ونا نزانونه لک خراسانجی کرد هنه کرمانج هنه من خواست به اون فرهنگ کردی خراسان رسم و رسومات کردی خراسان جلوبرگی کردی خراسان نشاندم بهم که ناسکرم بهم که بزانن که ل خراسانجی کرد هنه کرمانج هنه تشتاقه که وندو و لناف کردان نزانن که ل خراسانجی کرد هنه و واقعا سپاسگزارم که خلک سلیمانیه استقبال که هر بی نظیر جن نمایشگاه من آتن استقبال کردن و تشویق کردن. هر تری عکسی من دعوته نه کرده خراسان نه یعنی قوچان، بوجنور، شیروان، فوریش بنا کل یعنی دعوت که رسم و ریجین کرده خراسان نه هنک عکسی قرمانه نه مثلا اشایره نه کرده خراسان نه خلک من پرتری مثلا بنا که کرده کرمانجی کنه نه جلوبرگی نه کرمانجی لخواه کنه پرتری لدعاتان لخواه کنه لشادیان لخواه کنه یعنی طورک با که کم جبینه چوه کنه نه کرمانجی و نگاه آتنا لدورتی دعاتان و کنانو لخواه کنه. ئەمڕۆ ناوەندی حەوڕەنگە لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی کەشەنگایەکی تایبەتی فۆتۆگرافی بۆ یەکێک لە فۆتۆگرافەرە دەزڕەنگینەکانی فەراسان کردوانێک کە لە فەراسان ژمارەیەکی زۆر لە کوردی کرمانج هەژیر. بیرۆکەی پێشانگاکە ئەوە بوو کە چۆن بتوانین کلتور و شێوازی ژیانی ئەم کوردانەکە لە فەراسان ئەژین بە ئاشنای بکەین بە باشووری کوردستان و بە تایبەت بە سلێمانی. لە هەرێک لە فۆتۆکانە بەشێک لە تایبەتمەندیەکانی ژیانی تایە بۆ نمونە لە شێوازی خواردن دروستکردن لە جلوبەرێک